شەیما ستێق دانیشتی شاری هەڵەبجە بۆ ماوەی 6 مانگە لە ماڵەوە کارم کردووە بە ڕێگەی ئۆنلاین لە خواردن لە شیرینی هەموو شتەکانم دروست کردو و لە ڕێگەی ئۆنلاینەوە فرۆشتووە بە حکمی ئەوەی مشتێکی زۆر باشم هەبوو بڕیارمدا بێمە دەرەوە لە دەرەوە ئیشکەم لەگەڵ هاوڕەیەک ماچیا مستەفا ئێستا بەیەکەوە تقریباً 2 هەفتەیە کارەکەین بە حکمی ئەوەی ئێمە سەرەتای ئیشەکەمان و هێشتا خۆمان نەناساند و ڕێکلامێکی وا گەورەشمان بۆ نەکردووە زۆر لێ ڕازم و زۆر باشیشە شوێنێکە هەم بۆ مناڵ هەم بۆ پیر هەم بۆ ئافرەتەکان هەم بۆ ئەوانەی کە حەزەکەن بێن لێرەیە مۆزعەیە چوزان و شتێک باسکەن لێرەیە زۆر مرتاحم زۆریش پێیان خۆشە. من ناوم چیا مستەفایە دانیشتووی شاری هەڵەبجەم لە شار بەپێی کە خاتونەکان لە ماڵەوە ئیشەکەن من و هاوڕێکەم شەیما خان بیرۆکەمان بۆ هات کە ئیشەکانمان ئۆنلاین بوو بیرۆکەمان بۆ هات کە ئیشەکانمان بێنینە دەرەوە پێکەوە ڕێکەوتینەوە هاتینە دەرەوە لە شاری یاری هەڵەبجە ڕستۆرانتێکی بچووکمان داناوە سوپاس بۆخوا پێشوازی هاوڵاتیان زۆر باشە. ئیشکردن بۆ ژنان من وەکو پێم وتی زۆر حەزەکەم چژن چپیا و خاوەنی گیرفانی خۆی بێ حەز ناکەم ئافرەت بەتاڵ بێ لە ماڵەوە دانیشێ حەزەکەم کاتە بەتاڵەکانی لە ڕێگەی مەسەلەن شتچنینەوە بێ دەست ڕەنگینی بێ شیرینی بێ حەزەکەم بەردەوام مەشغوڵ بێ کاتی کردنەوەی ڕێستۆرانتەکەمان لەبەر ئەوەی بەرەو گەرمایەکی زۆر ئەڕۆین هاوینە ئێرەش پارکێکە خۆتەزانی نیوەڕوان کەسی ڕووی تێناکە لە سەعات 5 ئێوارە و هەتا 11 شەو ڕێستۆرانتمان کراوەیە خواردنەکانیشمان خواردنی کوردەواریمان هەیە شیرینیمان هەیە شەربەتمان هەیە و شلو برنجیشمان هەیە ئینشاءالله ئەگەر ئیشەکەم بەرەو پێش بڕوات و گەورەتر بێ هەلی کار بۆ ئافرەتانیش تریش ئینشاءالله ئەگونجێنم ئەگەر بەدەست من بێ حەز ناکەم ژنەکان هیچ کامیان بەتاڵ من لە ماڵەوە حەزەکەم بێنە دەرەوە ئیشکەن و ئیشکردن هیچ کات عیب نییە.